ئینگۆڵۆ کانتی چیرۆکێکی زۆر سەیری لە ژیانی خۆیدا هەیە کەوا سەرنجی هەموو میدیایەکان و تەواوی خەڵکی ڕاکێشاوە. چۆن لەگەڵم بن با بۆتان باس بکەم. ئینگۆڵۆ کانتی یاریزانی هەڵبژاردەی فەڕەنسا، واروەها یاریزانی ئێستای ئیتیحادی سعودی پارە و ناوبانک وای نەکردووە ئەو یاریزانە لە خۆی بگۆڕێت یاخود ڕابردووی خۆی لەبیر بکات. ئەگەر سەیری ژیانی ڕابردووی کانتی بکەین زۆر سەیرە کە ئەو یاریزانە چۆنی گەیشتووە بەم ئاستەی ئێستا، واروەها بۆتە خاوەنی ناوبانگ و پارەیەکی زۆر، بەڵام لە خۆی نەگۆڕاوە وەکو یاریزانەکانی تر. کانتێ لە ساڵی 1970 باوکی بڕیار دەدات لە ڕۆژ ئاوای ئەفریقیا سەفەر بکەن بۆ فەڕەنسا بۆ ئەوەی بژێوی ژیانیان باشتر بێت. ئەو کاتێکەوە کانتێ تەمەنی تەنها 11 ساڵ دەبێت باوکی وەفات دەکات. بۆیە ناچار کانتێ کە برا گەورەی ماڵەوەیە، خاوەنی برایەک و چوار خوشکە دەست دەکات بە کار و کاسبی. چ کار و کاسبیەک لە ناو شەقامەکانی فەڕەنسا چەندین کیلۆمەتر دەبڕێ بۆ ئەوەی خۆڵ و خاشاک کۆبکاتەوە و دووبارە بیفرۆشێ بە کۆمپانیا ڕیسایکلینەکان بۆ ئەوی دووبارە پارەی پێ بدەن. بەڵێ کانتێ لە ساڵی 1998 بۆ یەکەمین جار دەست بە یاریکردن دەکات. دوای چەندین یاری و چەندین یانە کانتێ دەگات بە پارە و ناوبانگێکی زۆر کەوا جێگای خۆی لە هەڵبژاردە و لەیانە لە پێکاتی سەرەکی دەکاتەوە. بەڵام ئەو شتانە هیچی کانتی نەگۆڕی و وای نەکرد ڕابردووی خۆی لەبیر بکات. کەی هاڤێرتس کەوا هاوڕێکی نزیکی کانتێ بوو لە چێلسی، ئەو شتی بە ئێمە گوت کە گوتی کانتێ ماوەی 10 ساڵە هەمان مۆبایل بەکاردێنێ و هەمان سیارەی هەیە کە بۆ یەکەم جار لە ژیانیدا کڕی کە سیارەی مینی کوپەرە کە تاوەکو ئێستاکەش کانتێ هەمان مۆبایل و هەمان سیارەی هەیە و هەرگیز ڕابردووی خۆی لەبیر نەکردووە. کانتێ ئەو کەسەیە، ئەو یاریزانەیە کە لە دەرەوەی یاریگا و لە ناوە یاریگا بەڕەوشترین یاریزانە.